چل هۆکار بۆ وازهێنان لە گوناه و تاوان. خاڵی 28ەم ڕۆڵ و کاریگەری بانخوازان لە کەمکردنەوەی گوناه و تاواندا. برای بانخوازی خۆشەویستم، خوای گەورە موفق و سەربەرزی دنیا و قیامەتت بکات. دەزانم دەزانی، بەڵام بۆەوە بیرهینانەوە وەک برایەکی بچووک وەذەکر فەئینە الذیکرا تەنفەع المؤمنین. بەڕاستی تۆی بانخوازی خۆشەویست ڕۆڵ و کاریگەریەکی گەورەت هەیە لە کەمکردنەوەی گوناه و تاوان لە نێو تاکەکانی کۆمەڵگادا. ئەمەش بەهۆی ئەو چالاکیانەی کە جەنابەت پێی هەڵدەستی، بەڵێ ئەو چالاکیە دەعەوی و بانخوازیانەی کە تۆ ئەنجامی دەدەی بەهۆی وتارەکانت. چەند بانخوازمان هەبووە کە بۆتە سەبەبی ئەوەی کە ڕێگری کردووە لە گوناه و تاوان، یا هەرچنە بێ سوچی کردووە. کاتێک گەنجێک گوێی لە وتارەکەی گرتووە، ویستویەتی بچی گوناه و تاوان ئەنجامدا، بەڵام کە دوو قسەی خێری ئەو بانخوازە خۆشەویستەی گوێ لێ بووە، وازی لە گوناه و لە مەعسیەت هیناوە. چەند بەرنامەمان هەبووە، بەرنامەی بانخوازی کە بۆتە هۆکاری هیدایەتدانی گەنج و لاوەکانمان، خوشک و کچەکانمان. کەواتە بانخوازانی خۆشەویست، ئێوە ڕۆڵ و کاریگەریەکی گەورەتان هەیە، بەرپرسیارەتێکی گەورەتان لە ئەستۆدایە. ئێوە هۆکارن بۆ کەمکردنەوەی گوناه و تاوان، بەڵام پێش ئەوەی کە ئێمە ڕێنمونی خەڵکی بکەین، پێویستە ئاگاشمان لە خۆمان بێتن. وەکو ئەو کەسانە نەبین ئەتەئموڕونە الناس بالبر وتەنسەونە ئەنفوسەکم. خوای گەورە پەنامان بدات. پێویستە وەکو پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وەسسەلام لقد كان لكم في رسول الله أسوة حسنة، چۆن پێغەمبەر صلى الله عليه وسلم قدوە و پێشەنگ و چاولێکەرێکی باش بوو بۆ شوێنکەوتوەکانی. پێویستە بانخوازانیش بە هەمان شێوە قدوە بن، پێشەنگ بن. پێویستە کردار و ڕەفتاریان چۆن پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم كان خلقه القرآن، أخلاق روشتي پیغمبر صلى الله عليه وسلم كان قرآنا يمشي. بەڵێ قورآنێک بوو پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام بعملي لخويدا جێبەجێ کردبوو. کەواتە بانخوازان کە میراتگرانی پێغەمبەرانن عليهم الصلاة والسلام، پێویستە ئەمە زۆر بە جوانی لە خۆیاندا جێبەجێ بکەن. بەڵێ لەوانە نەبین، خوای گەورە پەنامان بداتن کە خوای پەروەردگار دەفەرمێتن یا ئەیها الذین آمنوا لم تقولون ما لا تفعلون.